دۆزگەر دەبێژن ڤەدیتنا بەلگەیەن نەپەنی دە ئۆفیسا بايدن دا جدایەژ لێکۆلینێ بە بەلگەیەن نەپەنیڕە. بريطانيا داخوازي جي إيران دكا حكم إعدامي لسر ولاتيكي بريطانية بأصل إيراني پوچ بکن. و آواکرنا آکنجی گهان جبو چکدارن سر به ترکیا و لحریم عفرینی گهان چقوناخ. صلاة وريز وبخير هاتن برنامج كورت كونكشن جي دنجي أمريكا لواشنطن حفتي سبيدا رجا بين شمية داخلي شمو هيفيا دمن خوش جوارا تخوازا گاوا کو نوچه بلاف بوی بلگه نپنین سردمی کو سروک بایدن جگری سروکی بو لجهلا پاریزر نوی و دسازیک واشنطن ده هاتن و دیتن دوزگرین بری گوتن جداهین گل که سرکت دن برا و دوزی و وکولینا جدایا وزارت عداده ده لسر سروکی بری دونالد ترامپ هنه سر دریا ترامپ به بلگه نپنین پر هستیارین کوی پشتی جکوش کاسپی درکتی دمالا خوادا لربندانا 2022 هلا بون لفلوریدا بزانبون بو زانیارین زیدتر دوی راپورتا هفکار بالن صالحته لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی ئاشکرابوونی ژمارەیە بەڵگەنامە لە یەکێ لە ئۆفیسەکانی جۆ بایدن سەرۆکی ئەمریکادا مشتومڕێکی یاسایی و سیاسی بە دوای خۆی داهێناوە لە واشنطن. بەڵگەنامەکان دەگەڕێنەوە بۆ ئەو سەروەختەی بایدن جێگری سەرۆکی ئەمریکا بوو کاتێک پارێزەرە تایبەتەکانی ئەو بەڵگەنامانە دەدۆزنەوە. سەرۆک بایدن نکۆڵی ناکات و دەشڵێت تیمە یاساییەکەی هەموو هاوکاریەکی ڕێکارە یاساییەکان دەکات. And they did what they should have done. They immediately called the archive. ئەوەی پێویست بوو پارێزەرەکانم کردیان دەست بەجێ پەیوەندیان کرد بە دەستگای ئەرشێفی نیشتیمانیەوە و بەڵگەنامەکانیان گەڕانەوە بۆ ئەو دەستگایە. سرم سوورما کە پیان وتم هەندێک بەڵگەنامەی حکوومەت براونەتە ئەو ئۆفیسە لەگەڵ ئەوەشدا کە نەمدەزانی چی لەو بەڵگەنامەدا هەن. پارێزەرەکانم پێشنیازیان نەکرد کە بزانم چیان تێدا بووە و سندوقەکانیان گەڕانەوە و هاوکاریەکی تەواوی پێداچوونەوەکانیش دەکەن و هیوادارم بەم زوانە تەواو بێت و ئەوجا وردەکاری زیاتر باز دەکرێت. بەپێی ڕای پسپۆڕانی یاسایی جیاوازی هەیە لە نێوان ئاشکرابوونی ئەم دۆسەی بەڵگەنامانەی لای جۆ بایدن بوون لەگەڵ دۆسەی دەست بەسەرداگرتنی بەڵگەنامەکانی لە ماڵی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکادا. لەم دۆسیەی بایدندا ئێمە هێشتا لە قۆناغی بەرایی داین لەبەرەوە زۆر قورسە بزانین چی ڕوودادیان چی دەکرێت لە پەیوەندی بەو بەڵگەنامانەوە بەڵام بەگشتی دەتوانم بڵێم زۆر جار جیاوازێکی گەورە دروست دەبێت ئەگەر خۆبەخشانە شتێک بۆ حکوومەت ئاشکرا بکەیت یان ئەگەر حکوومەت خۆی بێت بگەڕێت بە شوێنیدا و ئاشکرای بکات. پسپۆر جەخت دەکەنەوە لەوەی گرنگە دادپارێزان لە هەر لێکۆڵینەوەیەکیاندا لەم دوو دۆسەی بەڵگەنامانەدا بزانن ئەو پێشێلکردنە یاساییانە بە ئاگاهیەوە بووە یان لە کەمتەرخەمیەوە ئەو کارانە کراون. ئەگەر ناسەلمێندرێت کە سەرۆک بایدن دەیزانی بەو کارەی پێشێلی یاسایی کردووە ئەوە بە هیچ تاوانێک دادگایی ناکرێت. هەر بۆیە لە هەردوو دۆسیەکەدا دادپارێزان سەیری ئەوە دەکەن ئایا بایدن سەرۆکی ئێستا دەیزانی یاسای شکاندووە یان ترامپ سەرۆکی پێشوو لە پەیوەندی بە بەڵگەنامەکانەوە دەیزانی کە یاسای شکاندووە یان نا. ئاشکرابوونی ئەم بەڵگەنامانە پرسیارگەلێکی زۆری هێناوەتە ئاراوە لای پسپۆڕانی یاسایی وەک دەڵێن وەڵامدانەوەی ئەو پرسیارانە بۆ هەردوو دۆسیەکانی بایدن و ترامپیش گرنگن. بۆچی لە ساڵی 2017 ئەو بەڵگەنامانە براونەتە لای جێگری ئەو سای سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ئێستا بۆچی ڕێگەدرا ئەو بەڵگەنامانە ببرێنە شوێنەکەوە کە پارێزراو نییە بۆچی دەستگای ئەرشیفی نیشتیمانی لە ساڵی 2017 یان 2018دا داوای گەڕانەوەی ئەو بەڵگەنامانەی نەکردووە ئەو بەڵگەنامە نهێنیانە لەکوێن دەبێت ئەم پرسیارانە لەم دۆسیە و لە دۆسیەکەی ترامپیشدا بکرێن. وەک ئاماژەی پێدەکرێ لەم جۆرە دۆسیانەدا ژمارەی بەڵگەنامەکان گرنگ نین هێندەی ئەوەی ئەو بەڵگەنامانە چەندێک پەیوەندیان هەیە بە ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و بڵاوبوونەوەشیان چەندێک دەبێتە مایەی مەترسی.
دوه چهارشەمێ بریتانیا داخواز ji Tehranê kir ku e'damkirina kesekî li Îranê bi tawana sîxuriyê ji bo istixbarata Brîtanî hatiye tawanbarkirin bi armanca siyasî û divê rawestîne. Dê peyamekî Twitterê de Wezîrê Derveyê Brîtanya got divêt Îran e'damkirina Elî Reza Ekberî hewlatiyê Brîtaniyê bi esl Îranî rawestîne و دم دست وی آزاد بکه وی گوت جی اف کریارکی به مبستا سیاسی جالی رژیم که بربری و کو بتفاهی گه ناده جیانا مروفان میزان آنلاین آژانسا میدیا دادوریا کمارا اسلامیه ایرانی ده چهارشنبه راگهاند کو اکبری به تومتا فسادا لسر روی عردی و جبر گهاندنا زانیاریان جولاته کی بیانی رو هر وسا زیان گهاندیا اولهیان اجتماعی ایرانی به اعدامی هاتیا جزاکرن. لما وين زكي شوار مانجي دواي مردني جينا اميني ناوندي ما فكاني مروف لايران بس للزندان كردني نا رواي زياتر ل 18000 خو پیشاندر و زياتر ل 500 كشتني سزادراوي حكومت دكاتن لنيوياندا لناوياندا لسدرداني بربريانه لبيش تشاوي خلق اما بغوتي او رخراوه لنيو او زندانيانش كروبروي أجري لسدردان دبنوات بزيشك روجنامنوس ورزشوان أكتر شاعر هنرمندش هي أمانة بفسادي لسرزوي تومت باركراون تاوانيكا حكمي لسدرداني لسرا بو باس كردني باردوخي ناو إيران ميوانداري آلا رياني أكتري كردي دانشتوي ولاتي سويدا كين آلا خان أم كاتد باش بيش هموشتك حزم كرد بزانم يعني لرخراوكاني نتوي لجهانا كروناكي دخنا سر دزگير كردنا كان وأشكال كردين ناوكاني أم خلقانا يارمتي أداك رجيم إيران پشیمان بي تاراديك وانا كلنا يعني بباتن ببي اوي خلق اقادار بي والله پێم وایە تەسیرێکی زۆری هەیە کە ئەو نێوانە بڵاو دەبنەوە کامپین ساز دەکرێت لەسەر سوشل میدیا لەسەر کاناڵەکانی تویتر و ئینستاگرام و ئەوانە هاشتاگ ساز دەکرێت ڤیدیۆ کلیپ و هەتا گەر مەسەلەن وێنە هەیە لەسەر ئەو کەسانە واج دەکا کە خەڵکی کە کورد نین و فارس و ئێرانیش نین دەتوانن بۆیان زۆر هاسانترە پەیوەندیەکیان هەبێ لەگەڵ ئەو کەسانە فەرق دەکا بەڵام بەداخەوە ئێران ڕەژیمێکیشە کە هەرچی بێوێ دەیکا بۆیە ئێمە قەت نازانین باشە ئاڵا خان قەیناکە بەڵام زۆربەی ئەو خەڵکانەی کە دەست بەسەرن ناسنامەی وڵاتانی تریان هەیە بوون ومنە بە ئەسڵ ئێرانین بەڵام لە خەبەرەکە هەواڵەکاندا ئەوڕۆ ئێرانی کە حکمی لەسەردەرەدان لەسەردراوە یعنی ئەبێ ئەو وڵاتانە چی بکەن بەڵێ وایە تێکەڵاوە بە زۆربەیان هەر خەڵکی ئێرانن ئەوەش بەڕاستی شێوەیەکە بۆ ئێران کە ئەو جوڵانەوە ئەو شۆڕشە بکوژێ و ئەو کەسانەی کە ڕۆشنبیرن کە ئایندێکی ئەو کۆمەلگایەن و ئەو وڵاتن ئەوانە لە بین ببە و تەواوی دنیا ئەرکی ئەوەی لەسەر شانیە کە شتێک بکە کە فشار بۆ ئێران بێنێ بە هەر شێوەیەکی بێ یەکێک لە هاسانترین شتەکان ئەوەیە و سفارەتانە دەبێت داخرێن ئەسڵەن ئێران نابێ پەیوەندیت لەگەڵی هەبێ دەبێت زۆر زۆر بە توندی نیشانی بدەیت بە ئەمەر نەک بە قسە ئاڵا خان جەنابەت هونەرمەندێک و ئەکتەرێکی شانۆ و سینەماشی یعنی وەک هونەرمەندێک چەندێک پێدەچێتە ئەم واقعی ئێستای ئێران ببێ بە ناوەڕۆکی کارێکی هونەری ناودار وەکو سینەمایان شانۆ بەڵێ وڵی لە بواری هونەری بەڕاستی زۆر کەس کاری کردووە ئەمە سامانی یاسینمان هەیە راپەر کە ئێستا حکمی ئەعدامی لەسرە گۆرانی لەسەر ئەو شتانە دەڵێ ڕاپ لەسەر ئەو شتانە دەکا
لە دەرەوەی وڵات کەسمان وەکو نەوید زەردی هەیە، پێدرام شەهلایی هەیە، گۆرانی بێژ هەن کە گۆرانی ساز دەکەن و لەسەر شقامەکان و لەسەر مەیدان و گۆرانیانە دەکوترێنەوە. شانۆ گەمێک سەخترە بەڕاستی، بەڵام موژگانی کاوسیمان هەیە کە حتا دزای زیندانی دراوەتێ بەس کورتە فیلم و دۆکیومنتەری ساز کردووە لەسەر زبانی دایکی کوردی. یعنی بەردەوام ئەو شتانە پێش ئەو شۆڕژەکراون و ئێستاش دەکرێن. ئاڵاخان پێشەوەی پرسیار لە جران بکەم لەسەر کورد و چۆن خۆیان ڕێک بێخن یان پارتە سیاسەکان چی بکەن چی نەکەن، ئەمویست پێ بڵێم ئایا پێت وایە کە شۆڕەشی ژنان لە ئێرانە گۆڕانکارێکی بەدیهێناوە؟ ئەو شۆڕشە جارێ هەر بەردەوامە بەڕاستی، شۆڕشێکە وایە بە سیمبۆلی ژنێک کتێکی کورد دەستی پێکرد، بەڵام ئەو شۆڕشە شۆڕشی تەواوی گەلانە، شۆڕشی گەلی کووردە، شۆڕشی هەموو کەسێکە. بەس ژین ژیان ئازادی وای کردو کە چوارچێوەکە و قالبەکە بۆتە مەسلێکی کە بەڕاستی ژن لە قالبەکەیدایە، لە دڵەکەیدایە، بەس هەر بەردەوام و هەر دەبێ بەردەوامیش بێ. باشە ئەبێ کورد لە دیاسپۆرا چۆن خۆیان ڕێک بێخن و چ داواکاریەک بکەن لەم گۆڕانکاریانەدا؟ ئەمن پێم وایە ئێمە وە کورد دەبێ یەک بگرین، دەبێ پێکەوە هاوکاری بکەین، هەم ئەوانەی لە ناو حیزبەکاندان و ئێمەی کە لە دەرەوەی حیزبداین دەبێ پێکەوە دانیشین بۆ خۆمان لە دەرەوەی فارس و ئێرانی باسی وە بکەین ئێمە چمان دەوێ وەک کورد، چ ئایندێکمان دەوێ، ئایا لە دەرەوەی قالبی ئێران بێ یان لە ناو قالبی ئێران بێ، و ئەو شتانە دەبێ ئێستا باس بکەین نەک دوایە. دەبێ زۆر گرینگە، یعنی کاتی ئێستا خۆشتانە. پێش ئەوەی کە وەکو ئەکتەر چالاک بیتۆ نووسین بە زمانی ئینگلیزی بە سویدی بە کوردیت هەبوو، یان ڕنگدانەوەی ئەو نووسینانە لە ناو ئێراندا لە ناو کوردەکاندا چۆن بوو؟ بەڵێ وڵای زۆر باش بۆ زۆر کەس پەیوەندی گرتووە، بە تایبەت چونکە ئەو شتانە بە ئینگلیسیش دەنووسرێن کە پەیامەکانی مە دەبێ ئەمە بۆ دنیای باس بکەین، دەبێ بیهێنینە سەر ئاستێکی کە بەڕاستی دنیا و وڵاتانی UN و سازمانی UN لەسەر شانی خۆی دابنێ کە مەسەلەی کورد دەبێ حەل کرێ، ئەوە شتێک نییە هەر لەسەر شانی ئێمە دابێ. خانم ئاڵا ڕەیانی ئەکتەری کورد دانیشتووی سوید، زۆر زۆر سپاس بۆ کاتی جەنابەت. زۆر سپاس. کۆمەڵێک کەسی تونڕێ دوێنێ چوارشەممە لە دەرەوەی باڵۆزخانەی فەرەنسا لە تاران کۆبوونەوە بۆ نەڕەزایەتی دەربڕین بەرامبەر بەو کاریکاتۆرانەی کە لە گۆڤاری چارلی ئیبۆدا بەڵاو کراونەتەوە کە گاڵتە بە دەسەڵاتدارانی ئاینی ئێران دەکەن. گۆڤارەکە ڕۆژی سێشەممە کاریکاتۆری زیاتری بەڵاو کردووە کە گاڵتە بە ئایەتوڵە عەلی خامنئی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران دەکاتن. خامنئی وەک ڕێبەرێکی ڕوحی بۆ ملیۆن شیعە لە سەرانسەری جیهان ڕێزی لێ دەگرێتن. ماوەی نێزیکەی 6 مانگە 4 پێشمەرگەی کۆمەڵە دوای گەڕانەوەیان بۆ خاکی ئێران لەلایەن ڕژێمی ئێرانەوە دەستگیر کراون و چارەنووسیان نادیارە. ئێران تۆمەتی کارکردنیان بۆ ئیسرائیل خستوتە پاڵیان و دوای 40 ڕۆژی دەستگیرکردن نیشیان لە تەلەڤیزیۆنی فەرمی ئێرانەوە دان پێدانانیان لەسەر ئەو بابەتە بەڵاو کرایەوە، بەڵام کە سوکار و کۆمەڵەش ئەو تۆمەتانە ڕەت دەکەنەوە و لە ئێستاشدا کەمپێنێکیان بۆ دیاریکردنی چارەنووسیان دەست پێ کردووە. سنوور کەریم پەیامنەری دەنگی ئەمریکا لە سلێمانی ئەم راپۆرتەی ناردووە. کۆبوونەوەی کە سوکاری 4 پێشمەرگەی کۆمەڵەیە کە ماوەی زیاتر لە 5 مانگە دوای دەستگیرکردنیان بێسەر و شوێن کراون لەلایەن ئێرانەوە و چارەنووسیان بە نادیاری ماوەتەوە. لە ئەواخرەکانی تیرمانگە خەبەری دەستگیرکردنیاندا پێمان و لە 5 مۆردادیشە جمهوری ئیسلامی ئیتلاعیەکی بڵاو کردەوە کە ئەوان متەهم بوونە بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل و موسادا. لە ئەوەڵیشە خانەوادەکانیان و کۆمەڵە ئەو ئیدعای دروغە لەگەڵیانە کردووە، ئەوەیانە ڕەت کردیەسەوە. هەر یەکە لە پژمان فاتحی
وەفا ئازەربار، محەممەد فەرامەرزی و موحسین مەزلوم کە پێشمەرگەی کۆمەڵە بوون و خێزانەکانیان دەڵێن بەر لە چەند مانگێک بۆ کارێکی تایبەت بە حیزبەکەیان ڕۆشتونەتەوە ئێران، بەڵام پێش ئەنجامدانی هەر چالاکیەک دەستگیر کراون لەلایەن ڕژێمی ئێرانەوە. خێزان و کەسوکاریان دەڵێن نازانن لە سێدارە دراون یاخودنا. زۆر نیگەرانین، نازانین پەنا بۆ کام لە بدەین. تەنها شتێک ئێستا ئێمە یانێ لە توولی ئەم 6 مانگا کە ئاگادارینەوەیە کە لە سەدا و سیمای ئێران فیلمێکی ئێترافاتی ئیجباریان لێ بڵاو کردن و هیچ خەبەرێکی کە نییە. بە وتەی کەسوکاریان ئەو پێشمەرگانە تۆمەتی کارکردنیان بۆ وڵاتی ئیسرائیل دراوەتە پاڵ و لەژێر ئەشکەنجەدا هێنراونەتە سەر تەلەڤیزۆنی فەرمی ئێران و دانپێدانانی زۆرم لیان بڵاو کراوەتەوە کە دەڵێن دوورە لە ڕاستیەوە. ئەم 4 زیندانی سیاسیە کۆتایەکانی مانگی پوشپەڕ بوو کە ئازام کران بۆ شاری ورمێ بۆ چالاکی سیاسی و تشکیلاتی بدونە هیچ سەلاحێک یا ئەوەی کە حتا دەرگیریەکی نظامی ڕووبدا دەست بەسەر کراون ڕوونە، یانێ لە بەجوانی ئەتوانی لە ناو چهرەیانە ئەوە ببینی کە لە ژێر ئەشکەنجەیەکی زۆر ڕۆحی و جسمیە بووە کە ئەم ئەترافی ئیجباریە کراوە لە ئەم 4 زیندانی سیاسیە. خێزانی ئەو پێشمەرگانە ئاماژە بۆ دەکەن هێشتنەوەی چارەنووسیان بە نادیاری تووشی دۆخێکی خراپی دەرونی و ژیانی کردوون، داوای بەدەمەوە هاتنی ناوخۆیی و دەرەکی دەکەن. دایکی پژمان کە بۆ خۆی سەرەتانی هەیە لەو 6 مانگا گویا چەند جارێکیش بانگیان کردە و بە هەڕەشە و بە توندی و بە تەهدید و بەوانەی کە کەس بۆ ماڵت نیێت و کەس سەردانت نەکا و بۆت نییە لە هیچ شوێنێکی هینا قسە بکەیت و بەرپرسێکی کۆمەڵەش سەر ڕایڕەتکردنەوەی ئەو تۆمەتانە دەڵێت کەمپینێکی ناوخۆیی و نێودەوڵەتیان ڕێکخستووە بە مەبەستی دیاریکردنی چارەنووس و پاراستنی ژیانی پێشمەرگەکانیان. انتظارمان هەیە ئەوانەی ئێستا نوێنەری گەلی باشووری کوردستانن لە پارلەمان وەکو کوردێک وەکو تێکۆشەرێک ئاوەڕ لە ئەو 4 بەندکراوە بنەوە. ئەوان 4 ئازادی خوازی کوردن ئیمڕۆ لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیە دەنگیان بە هیچ کوێ ناگە. بێ بنەماترین تۆمەت ئاراستەی ئەو هاوڕێنەی ئێمە کراون. کاتی خۆی هەر لە سەرەتای ژەو کۆمەڵە بە بەیانیەکی فەرمی بەرحاڵ ئەوەی ڕەت کردەوە. هەر 4 پێشمەرگەکەی کۆمەڵە ژیانی هاوسەریان پێکێناوە و لە ئێستادا هاوسەرەکانیان کە لە هەرێمی کوردستانن بە دیار ئاشکراکردنی چارەنووسی هاوژینەکانیانەوە ڕۆژەکانی ژیانیان دەژمێرن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. دەنگی ئەمریکا، سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پێواژووە ئاواکردنا کۆمەڵگەهان لە هەرێما عەفرینێژی بۆ بجێهکردنا مالباتین کۆمین چەکداریên ser bi Tirkiyê ve dewam dike. Heftiya borî kۆمەلگەhekn û lê navçeya Cindrîsê hat avakirin ku rêxistiya bi navê Ferîq Idlib Watan ew kۆمەلgeh avakirî û helwesta perepêdanawî jî ji aliyê kۆmەleka xêrxwaza Falistînî ve têkirin. لە گۆڕا هەنێک زانیاریین کو بە دەست دەنگی ئەمریکا کەتن پتر ji 20 کۆمەلگەهان لە دەڤەرە عەفرینê hatine avakirin ji bo ku em rastiya vê mijarê bizanin peyamîra dengê Amerîka li wê herêmê Newroz reşo niha bi mereya Newroz dem baş me çi zanyariyên piştrastkirî hene li ser avakirina wan kۆمەلگەهان. Belê wekî ku te aniye ziman pêvajoya avakirina kۆmgehan li herêma Efrînê ji mizdara 2018 ta roja îro dewam dike. Herî dawî kûmgeha ejnedîne û ew perepêdana wê ji aliyê rêxistina Filistînî ya bi navê ejnedîna xêrxwaziyê hatiye kirin. Ev kûmgeh li ser erdekî nêzîkî bajarê yan jî gundê Hemîrkê yê ser navçeya Cindrêsê ve hatiye avakirin. Zeviya ku ev kûmgeh li ser hatiye avakirin yê malbateke Kurd ya Efrîniyê ku niha derbiderin. Ew zevî xwediyên wê du birayên Efrînî ku navê wan Mecîd û
مراد منانن ما خگاهم بالباطا خودین و زویا کو کنگها هری داوی هاتیه وکرن کو او لسر و یکی چه دبیجن راستیا کو اف کنگه لسر زویا وان هاتیه آفاکرن یک جو خودین و زویا کو ناوی منان امین منانه کو او نها در بدره و لباجار آمشلو در بدر دمینه گود جماراج دنگ امریکا را راگهان و تو های آوان جه آواکرین آوه کنگه به آوه کی فرمی یان جه امریجن بسر سکی کوکرین و فوتان زویه وان قاطیه دست سر کرن جو آلیه هزین سر من چکدارین سر لعفرین سر دستن و لسر ویجی اف کنگه حاطیه آواکرین و این نایز ببري قدان جيم دي قاعد على فيديو ام دي بينن فيديوين كو ملقاك تي افاكرن ادويدرينا كنت دليت اخفي عن جاكي دينات وبحثوان ديكي وقت اني زمان لعفرينه تاروجا ايرو بيسكم جهنا كم جها هري نو ياد الصاله دحزر بيستو سياندا هاتي افاكرن اف كم جها كنا هات مشافاني ما دي ماني ود بينن كم جها اجندينا و بشاوه یا دست بکی داوی بویه جبنجمال مالیته داوی بویه پکاتیه لیته پایینیان جی لگور کو افری خستن راگهان دیه او پروژه آواکرنا مال نوی و فی کنگه دوام بکه ما هون داوکی دنگ امریکا خوب بگهینن رخصنا اجنادین یا کو فلسطینیه و پراپیدانا و پروژه کریه و ام بزانه بنهایا ویجی هی کو اف کنگه لسر زفیه هم مواطین عفرینین در بدرتی آواکرن برسیفا او بوکو او تنی ریخصنا که خیرخوازینه تشتی کو گریدای اف روشن سیاسیین هندر سوری امجه ندر پرسیارن شخوال لوی داره هزک هیم بستوان هزن سردست حکمتا ترکیه و هر وقت باشا نوروز حکمتا ترکیه چما حکمتا ترکیه و بچه آمانجی آلیکاری آوا کرنا وان کومل گهان دکا یان وقت بیجن آکنجی گهان بله ما هول دا وکی دنگ امریکا خوبی که هینن وزارت دروا یا ترکی جی کو هم بزانه بن برسیف آوان لسرویه که چیه تا وکیلیه جی ما برسیف نگرتیه لیراستیا و یکی مروف دکاری وصد نشان لسر آستا ون سالن كل تركيا العفن سر دسته وهذا كبر برسيارة وكا قانون حقوقي قانون الناف دولتي أو حكومة تركي هايوي أفكرنا فانكم جهان جيين لسر زفين ملك وموارد عفريين در بدر دبي يان جيين دناف زفين سوريين قشتيدا تشي دبي هيا أف يك ناكو هذا السر عردي هايوي جي تشي بكو أف تشواري أفكرن ليه شنوي بيكي نورس ترس هيا كو ديموغرافيا او هرمي بگوهرتن بفان آکنجی گهان بفان کومل گهان بلش خواري خستلين ما في مروف هر وكي دن شاف ديرن حقوقي نشانا بويا كي دكن كو دا انجاما بلگكرن انوان و گهشتنا كو برانيا زفين كو كوملگه و هجمارا وان بيز درباسكي العفنتي افاكرن دناوا زفين ملتن كردين عفريني خلكن دفرتي افاكرن اف يك جي لغوروان شاف ديران تيواتايا كو تركيا و افري خستنن كو جدانا ارمانجا تركيا دكن بپراپیدانا وان پروژیان و یکی دکن کو سپاندنا گوهرتنا دموگرافیا هرما عفرینه و هرما که کردیه جو خود وان کوملگه هاندا پشتی کوتین آواکرن مالباتن کومن چکداریم سر ترکیه واتین بجه کرن عرب و هر وها ترکمن و از دخازم نشانا بوی یکی جید دکن لگور بلگه کرنین وان ریخستنین مافن مروفان اف کوملگه جهانی ریخستنین هاورچونه و هاتنه پراپیدان چاف دیر کرن و جهانی ناف دا کویت هنا فلسطینی هنا و هر وکی دن قطری جی هنا نشانه بوی نورز از دزانم راپورت کرن لسر پرسک واسا قال کی سخت کنای کرن لیامی ویدارن لپاشروج جنب کارن راپورت تن لسر وان جان بکن قال کی سپاس نوروز راشو پیامیر دنگی امریکا لعفرینی ناجێگیری نرخی دۆلار خەڵکێکی زۆری تووشی زەرەر و زیان کردووە دۆلار فرۆشان پێیان وایە گەر ڕێژەی خستنە ناو بازار دۆلار لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە زیاد بکرێت و دۆلاریش نەبرێتە وڵاتانی دراوسێ عێراق ئەو کات نرخی دۆلار جێگیر دەبێتن پەیامنەری دەنگی ئەمریکا لە هەولێر ئەحمەد زێباری ئەم راپۆرتەی ناردووە. بازاری ئالۆگۆری دراوەکانە لە هەولێر
نرخی دیناری عراقی بەرامبەر بە دۆلار هەر لە دابەزیندایە. نازم ماوەی چەند ساڵێکە کار لە ئاڵۆگۆری دراودا دەکات. باسی هۆکارەکانی دابەزینی بەهای دینارم بۆ دەکات بەرامبەر بە دۆلار. هۆکاری بەرزبوونەوەی دۆلار ئەوەیە کە باقی مرکزی کەمیەک دایەتە بازار وەکو پێشان 250 میلیۆن و 200 میلیۆن ڕۆژانە نایەختە بازاڕی 47 میلیۆن 45 میلیۆن 50 میلیۆن دایەتە بازاڕی. هۆکارەکەی ئەوەیە کە دۆلار بەرز دەبتەوە. ناجێگیری لە نرخی دۆلاردا بۆ دوو هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە وەک دۆلار فڕۆشان باسییان لێوە دەکرد. یەکێکیان بڕێکی کەم خستنە بازارە لەلایەن بانکی ناوەندی عێراقیەوە و هۆکاری دووەمیش ناردنە دەرەوەی بڕێکی زۆری دۆلارە بۆ وڵاتانی دراوسێ. داواکاریم لە حکوومەتی عێراقی یعنی ئەو ئێستا وەختی وەزعی لە هەموو وەختێک باشترە ڕێژەی خستنە بازار زیاد کە بە دنیای و بە هەفتەک بە سال 5 ڕۆژ وەش خۆی لێ دێتەوە. ئێستا هەموو خەرک لە قەلەق و دڵ ڕاوشەیە هەتا بە حکوومەتی هەرێمش داوا دەکەم یعنی ئینتیفاقەشی وا بکەن لەو فترەیە بە هەردوو لە باخەکانیان دۆلار بخنەوە بازار ئەو وەزعە نەتەقیتەوە چکە وەزعەکە تێکسی وەکوە وڵاتانەمان لێبێ بە حیاتی پێیان چانابی. بازارەکە بۆ کڕیار و فرۆشیارانی دۆلار زۆر ئاڵۆزە. خەڵکێکی زۆر لەم بازارەدا تووشی زەرەر و زیان هاتووە. ئەمە ڕۆژانە کڕین و فرۆشتن بۆ دراوەی دەکەن. ئەو دراوەش یعنی زۆر کاریگەری لەسەرمان کردێ. وەڵی خەو و خۆراکی لێ حرام کردینە. یعنی دەبینی سعرەکە ئێستا و دقەی لەگەرەتومەت ئەتا دەکشێمەوە پاش سعرەکە دەگۆڕدرێتن. یعنی زۆر سەرقاڵی کردینە. ئەگەر ئەو سعرە مستەقڕبی هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان و عێراق تێیدا سوودمەند دەبی ئاسوودە دەبیت. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە نرخی 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 156350 دیناری عێراقی بوو. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. گەلۆچەندێ خەلکی هەرێما کوردستانە عێراقی بەر بزیانە بلندبوونە بەهای دۆلاری کەتنە و چەندی کاریگەریە ڕاستەخوا لەسەر ژیانە وان کریە. حکوومەت و پەرلەمانی هەرێما کوردستانی دکارە چ بکە؟ ئەم هیوی دیکن بەرسف لە جەم برێز بەهجەت علی ئیبراهیم ئەندامی کۆمیتەیە داراییە پەرلەمانی هەرێما کوردستانە عێراقی باکێکی بەهجەت سپاس ji بۆ دەمیوە. یعنی ji ber چی ئەف کریزە بەهای دۆلاری دروست بوویە بەریهات شتی؟ ئەم vê pirsê dikin. زۆر سوپاس سڵاوەڕێز کاکجا خێربوو جەنابێوە بۆ هەمی کارمەندێ دەنگێ کوردی لە ئەمریکا هەروەسا سڵاوەڕێزت خۆ کنێرم بۆ هەمی بیستەر و بینەرێت دەنگێ کوردی لە ئەمریکا. پرسیارە جەنابێتە پرسیارێکە زۆر گرنگە حقیقەت چەند فاکتەرێکی سەرەکی هەیە کە اعتمادت کرد سر هندی که بهای دلاری گران ببید یا ارزان ببید. یکیش وان فاکتره که آبوریه، یکی سیاسیه، یکی کارگیریه. فاکتر اقتصادی هم بیجینی آبوری اگر هم برای خوب بدهینه مد ناف زانست اقتصاد دا بابته که هی بیجنی سیاسا نقدی که پیوست او گریدای صرف بنک مرکزی عراقیه. اف بانک مرکزیه بهای دلاری دیار کتن رجاو دیار کتن و او کمیات اختیار ناف بازاری دا دیار کتن. لیکن که بجد دیاره اگر بانک نافندی بهای دیار کتن چلی بازاری بفعلی نوصای بلکو بهای هشتا بلنتر دبا من راسته. اگر کاک دخیل است نخو تمام بکم ده هنه سری. فرمو اگر بکرتی بتکایه چون چند تساعدی جمعانه. ما خصنا رويا هي وما خاصة هي يعني عرض وطلب هي وقت سياسة نقدي في مجالي دا عرضه يعني خاصنا روي كيمت كتن أكيد خاص يعني طلب السروي باري وي دراوي زيادة بيتن بريانها بري چند محاكا بانک مرکزی کمیا 250 حتی 208 میلیون دلار چه پریکا حواله چه کاش پریکا بنوکا تخصت بازاری داده رفت. لینها او رجه یا کم بوی بو 40 بو 5 میلیون دینار روزانه و اوجی کارت کرنکا مباشر اخستیا سر گرامبونا کلوپلا هر سال سر
او بازرگان چیتن کلوپلات کریتن و که نگرانی که مازنده و حتی تأثیر کریل سر وان کالاوش تو مکه تو تکری البازاری که حد رجا 10 و 15 صده بهای همی تشتی یزیده کری و اف سیاسا نقدی البنك مرکزی پیروت کتن حقا سیاست که مستقل نینه و گریدای چند بابت که دیجی هیا وکی چی گریدای چی بابت هیا که باید اگر بچه بکرتی گریدای چی بابت هیا او سیاست بانک ناوندی عراقی بابت فساد گندریه سپیکر ناپاره و اوانا همی کارتکرنه که موزنه هیا باشا خلق دبیجن ایران جی دست هیا و به تومنی کو گل که دکارا چاب بکو و هر چندی به بهای برابر تومنی چند و دلاری بکره و به بناف ایرانی اف راسته کابینا سودانی احساس به مسئولیت کریه و دست بریه پناه بریه بو هندک اجراعاتا که وان اجراعاتا تأثیرت کتن طبعا السر هات نخارا بهای دلاری که اوجی هندک اجراعاتا شوانا راد بیتن او بنوکت کل برینها بسعر حكومي دولارش بنك مركزي والقتن حدود 4-5 بنك كابون نفسي وقت بسعر حكومة بصادو كيلو حفتا والقت همان روش همان ساعة فرود بصادو كيلو هشتا وصادو كيلو نها وبونا فدان خو مليارات دولارات في مجالي دا او بارت حكومة ايران السر حكومة العراق كحدود 6 تريليون دينار يعني زيكي 5 مليار دولار يعني اف باره اگر بو ایران بريكا دولاري بچيتن اكيد اوه كارتكنكا خراب باشا بسيارة سركة مجدتا كي بهجت اوا برلماني هريما كردستاني وحكومتها هريما كردستاني دكارن چي بكن يعني جي چه دستوانداني تنها غريداي حكومتها نافندية البته وكو حكومت هرم كردستان ام گریدای حكومت عراق فدرالي و او اجراءات الويلت هنا كرن حكومت هرم كردستان جي مشموله و اجراءات هاتي نكرن شوانا 5-6 بريار سرک وزیران طريقه بنك مركزي داري خستين كأفا 5-6 فاكتور دبنا سبب هندكه بهای دلاری بیت خاره و بگهیت 148 و 149 حتی 150 شوانا جی ایک هندی مشتریات حکومت عراق هنه تفیابیتم دیناری تعامل به بیت کرن یعنی برینها دلاری بو نهای کریه دینار همی دوائرت حکومی مشتریات خوب بو دوائره پرکا دیناریه تعامل دیناری تتکرن هر وصلا کرت تایبت یعنی قطاع خاص كومبانيا بزنسمان او سرداري القلب بنوكت كان او شي بريكا ديناري تعامل قلت تكرن هروسا هندك بنك جديد هنا دست نشان كرن بو هنده كهولاتي بشيتن رجاكا باري دولار بجا 2000 بي 2500 دولار بيتن بخور بنكا حكومي ما بدي سعرها حكومي او سعرها حكومات بوي دست نشان كتن و حميد بن السبب هو هندي كبشتن بهاي دولاري برابر ديناري بيت اخواره ياش بيجي جرينت اگر بكرتي كي باجت وقت ما نما براستي اگر بكرتي ياش بيجي جرينت كا داخل حكومت العراق بنك مركزي العراق خدانه خو 3.4 مليار دولار يا احتياط دولاري هاي يعني جهه مترسيه كزورنينا كعم بشم يعني عم بيجين ايدي اقتصادي في ولاتي دي برف روخانه جدا بله بريز بهجت علي ابراهيم اندام كوميتي دارایی برلمانی هرما كردستان از گلک سپاساتكم مداخواز لیبرید کم چونکو ما راپورتی دی هنا وقتی ما هند رد دما گلک سپاس هر ساغدی صلاة ورز وازور ممنون سرچم ناسەقامگیری بەهای تومەنی ئێران لە بەرامبەر دۆلاری ئەمریکی و بەردەوام لە دەستدانی بەهاکەی زیانی بەکرێکار و بازرگانان یان بازرگانێکی زۆری هەریم و عێراقیاندووە هەندێک لە بازرگانەکان دەڵێن بە هەر نرخێک تومەن بکڕی زەرمەند دەبی. دڵشاد ئەنوەر پەیامەری دەنگی ئەمریکا لە کەرکووک ئەم راپۆرتەی ناردووە. ماوەی 28 ساڵە سەرقاڵی کاری گۆڕینەوەی دراوە و کار لە تمەنی ئێرانی دەکات و
دەڵێت تمەن زیانی بە خەڵکێکی زۆر گەیاندووە. هاوڕێ ئەحمەد هۆکاری زیانکردنی خەڵکی کوردستان لە تمەن بۆ بەردەوام دابەزینی و لە دەستدانی بەهاکەی دەگێڕێتەوە. فترەیەکە ڕواجی زۆر کەمە چونکە ئەم تمەنە خەساری زۆر لە خەڵکدا من چوومەتە سەر قەناعەتێ لەبان ئەو زبڵە بیدۆزەرەوە تای تێری تەلای دوکاندارەکە زەرری لیەکەی ئەمنە پیسە. هەموو کوردستانی تاواندۆ ئەوەی دەوڵەمەنە لە منتیقە و سنووری سلێمانی و ئێرانە هەمووی خەساری لێکردەیە. هەر کەس وە گوێرەی خۆی هەر کەسەوەینی خۆی دەوڵەمەند بە نەوعێ فەقیر بە نەوعێ کاسب بە نەوعێ هەموو کەسی خەساری لێکە و خەساریشی لێکە. تا چەند ساڵێک لەمەوبەر 380 تومەنی ئێرانی بەرامبەر بوو بە $100 ئەمریکی. بەڵام ماوەی 3 ساڵە تمەن بە تەواوەتی بەهای لە بەرامبەر دۆلار لەدەستداوە بە جۆرێک بەهای $100 لە بازاڕەکاندا سەروی 4 ملیۆن تمەنە و کەسیش ناوێرێت کار لە بواری گۆڕینەوەی تمەن بکات. لە ساڵی کۆتایی ساڵی 2022 و ئەم سەرەتای 2023 بەردەوام نرخی تمەن بەرەو دابەزینە چێت و دۆلار و دراوی عێراقی لە چاوێ بەرزەبێتەوە. ئەمە وای کردووە کە کەس نەوێرێت ئیش لە تمەن بکات. تمەن لە ئێستادا زیاتر لەلایەن ئەو کەسانەوە بەکاردەهێنرێت کە بۆ سەردانی پزیشک یا خودکاری بازرگانی سەردانی ئێران دەکەن. خەڵک بە جۆرێک لە کڕینی تمەن ترساوە هەز دەکەن بە هەر جۆرێک دەستی بۆ بەرن زەرەرمەند دەبن. من حەز دەکەم ئەو خەڵکانە ئیشی تومەن نەکەن ڕاستە و خۆ لێرەوە بڕۆن بۆی قومارخانەکان قومار بکەن زۆر لە تومەن باشترە. تومەن شتێکە زباڵێ مەشنە دەوریا بە هیچ شێوەیە. تومەن پارەیەک نییە حساب پارەی بۆ بکەیت گونا حساب پارە بۆ تومەن بکەیت. تومەن زەرەری زۆری لە خەڵکدا ئەفلاسی وە خەڵ کردێ تومەن لەیرە کردیانەتە پاشای پارەکان. تومەن خۆی هیچ نییە لە عالەمە هیچ نییە ئیسە بۆ لەیرە لای ئێمە ئاوا حسابی بۆ ئەکرێت. بەهای تمەن لە بازاڕەکانی عێراق و هەرێم تا دێت زیاتر دەشکێت. پێناچێت بە ئاسانی بەهای تمەن سەقامگیر ببێتەوە بەهۆی سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران. وڵی کۆمەڵی خەڵکی پارێ هەیە لە ماڵە ئیش نازانێ ڕایداتە تومەن هیوایە حوشە فرۆشیە بەڵام پیکابی دەبڵ قەمەرەی داهاتە تومەن دایەنا لە ماڵە لای بەڵکم دوایی سەرکە تومەن بەقەوت بێ ئیسفادەیەکی لێ بکەم کەچی زەرەرەکە تا ئیسە کەس ئیسفادەی لە تومەن نەکردە. سەرباری لە دەستدانی بەهاکەی و کشانەوەی زۆرێک لە بازرگانەکان لە بازرگانیکردن پێوەی بەڵام هێشتا بازاڕەکانی هەرێم و عێراق پڕە لە تمەنی ئێرانی بەهۆی هاوسنووری ئێران لەگەڵ عێراق و هەرێم و بەردەوامی ئاڵوگۆڕی بازرگانی. دڵشاد ئەنوارە دەنگی ئەمریکا گەرمیان. دۆه چارشەمێ دادگەها تورکیە سەرۆکیەکەتیا تەندروستیا تورکیە بە بەڵاوەکردنا پرۆپاگاندەیەک ڕێخستیەک تیرۆریستی ڕەجزا کرد پشتی دادگەهکردنەکی و ڕێخستیان مافی مرۆڤان وەک هەوڵەک ji بۆ بێدەنگکردنا ڕەخنەگرین حکومەتی شەرمەزار کردیە. دادگەها ئەستەمبولی نزیکی 3 ساڵ جزای زیندانی ji بۆ داکتەر سەبنەم کورور vebiriye lê di heman demî de biryara berdanawi jiya pêşwexdaya ji demê ku wê daxwaza pêdaçûnê bi ser hukmê dadgehê de kiriye. Dektir Sebnem 63 saliye li cotmehê hatibû girtin bi tawana ku li ser navê Partiya Karkerên Kurdistanê ya qedexekirî PKK propaganda kiriye hatibû sûcdarkirin. Li demê dadgehkirinê wê tawanê li dijî xwe red kirin û gotiye wê baweriya xwe weka kesek profesyonel diyar kiriye. Lê helbijartinên dehatî li Tirkiya û namzetkirina namzetên serokatiyê behs û bazarê germ e. Belên Salih pêdaçûnekê bi ser vê mijarê de dike. خۆش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا لەگەڵ نزیکبوونەوە لە وادەی هەڵبژاردن لە تورکیا دەسەڵاتدارانی ئەم وڵاتە هەوڵ دەدەن ڕکابەرە سیاسیەکان جا لایەنێک بێ یا کەسایەتیە سیاسیەکان بن دووچاری گەرمە و کێشەی یاسایی بکرێنەوە تا لەو ڕێەوە کاریگەریەکانیان لە هەڵبژاردندا کەم بکرێتەوە یان هەر نەمێنێ. بەپێی ڕای ئەندامانی پارتی گەلانی دیموکرات ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا و لایەنەکەیشی واتە پارتی داد و گەشەپێدان بەرامبەریان دەیکەن بەشێکە لەو هەڵمەتە لە ڕێی بەکارهێنانی دادگاکانی تورکیاوە.
ئەمە گورزێکی ترە لە دیموکراتی ئەو ژینگەی حکوومەت هێناویەتی ئاراوە دژ بە سیاسەتی دیموکراتیە و هۆکارێکیشە بۆ ئەو بڕیارە ئەم بڕیارە پەڵەیەکی ڕەشە بە ناوچوانی دادگاوە و تووڕەی خەڵکیشی دژ بە حکوومەت زیاتر کردووە و سووربوونیشی لە ناو خەڵکدا تۆکمە کردووە با هیچ کەسێک گومانی نەبێت لەوەی لە کۆتاییدا سەرکەوتن بۆ ئێمەیە. هەدەپە وەک خۆی دەڵێ ئامانج و استراتیژیەتەکەیشی لە پێناو ئاشتیدایە لە تورکیا و چارەسەرکردنی کێشەی کوردە لەو وڵاتەدا لە ڕێی دیالۆگ و دەستورێکی دیموکراتیانەی سیڤیلی. لە زیاتر لە 8 ساڵی تەمەنیدا یەکێک لە سەرکەوتنەکانی هەدەپە وێڕایی هەموو ئەو فشارانەی لەسەری بوون بەڵام توانی بربەستی لەسەدا دەببڕێت و دەسەڵاتدارانی ئێستای تورکیاش هەدەپە بە باڵێکی پارتی کرێکارانی کوردستان دادەنێن و دەژڵێن هاوکاری و پڕوپاگەندە بۆ تێرۆریزم دەکا. شوان حەمە نووسەر و لێکۆڵەر میوانی ئەمەفتەی لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک شوان سپاس بۆ ئامادەبوون دەست بەجێ. یەکەم پرسیارم ئەوەیە کامیان زیاتر مەترسیدارە بۆ دۆزی کورد لە تورکیادا، داخستنی لایەنێکی وەکو هەدەپە و قەدەغەکردنی و لایەنە سیاسیانە یاخود دوورخستنەوەی کەسایەتیە سیاسیەکان لە بواری سیاسی وڵاتەکەدا؟ سلااو کاک بەڵێن سلااو بۆ بینەر و جۆگرانتان. بە بڕای من هەردووچان بۆ نمونە ئەو کەسایەتیەکان زۆر جار دەوری ڕابەری ئەو حیزبانە دەبینن و ئەمە دوورخستنەوەیان کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردنەکان و داخستنی پارتە سیاسیەکانیش بۆ نمونە هەدەف ئەوەش بە جۆرێک کاریگەری دەبێت لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان. بۆیە بە بڕای من حکوومەتی تورکیا و بە سەرۆکایەتی تایب ئەردۆغان هەوڵەدا دادگا بەکاربێنێ بۆ لێدان لە نارە سیاسەکانی خۆی. بینیمان پێشتر ئەکرەم ئیمام ئۆغڵو وەکو بە جۆرە سزای دادگایی بەسەرا سەپێنرا و ئێستا بۆی هەیە کە پافاڵداوای پێداچوونەوە بکە هەروە لە بەرامبەر پارتی هەدەف بە هەمان شێوە و لە لای شکرد بە هەمان شێوە دادگا بەکاردێنێ بۆ نمونە ئازادکردنی خانم فنجانچی شەبنم فنجانچی بۆ جۆرێ لە هەوڵێکە بۆ ئاشکردنەوەی توێژی ئەکادیمیستی و مامۆستایانی زانکۆ و ئەو توێژە بەگشتی. بۆیە بەکارهێنانی ئەم دادگایە ئامانجی سیاسی لە پشتا باشە کاکشوان بۆ خۆت دەزانیانێگە باڵۆدا نەچوو بم هەتا ئێستا 7 لایەنی سیاسی کوردی لە تورکیادا قەدەغە کراون. جیاوازی ئەم قەدەغەکردنی کە ئێستا وەکو هەڕەشە و مەترسیە لەسەر هەدەپە جیاوازیەکە لە چیە لەگەڵ ئەو قەدەغەکردانەی پێشوودا؟ جیاوازێکی زۆر گەورە هەیە، زۆر بنچینەی شەڕاستی، چونکە پێشتر ئەو پارتانەی کە لەژێر ناوی پارتی تورکیا دروست بوون و بەڵام لە هەناودا پارتی کوردی بوون یا دەنگدەرانی کورد بوون، ئەوانە نەیانتوانیەوە ئەو بربەستە دەستوریە کە لە سەتادا بوو بیبڕن. بەڵام هەدەف لە چەندین قۆناغا بە هەموو ئاستەنگەکانەوە کە بۆی پێشاتوە توانیوێتی ئەو بربەستە ببڕێەوە ڕاپرسێنەکان دەڵێت ئەم جارە ڕەنگە لە 11 تێپەڕێنێ. بۆیە زۆر گرنگە ئەو قۆناغی هەدەف بە بڕای من ئەنجامی هەموو ئەو قۆناغانەی ساڵانی پێشووترەکە کورد بە جۆرێک هەوڵی داوە بچێتە ناو دنیای دیموکراتی و سیستمی دیموکراتی تورکیاوە، بەڵام بە بیانووی جۆرا و جۆر و زۆر جاریش بە یاسا ڕێگەی لێگیراوە لەم بەشداریکردن. کاکشوان دەگەڕێمەوە بۆلات. بێژگە لە هەدەپە پێدەچێت لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی تریش لە تورکیا گرفتی هاوشێوەیان هەبێت، بەڵام بە ئەندازەیەکی کەمتر. وەک خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردنەکەی مانگی 6 داهاتوو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان کەوتونەتە خۆ تا بتوانن بە ڕێگەیەکی دیموکراتیانە ئاڵوگۆڕێک لە دەسەڵاتدا بکەن. مانا بۆ کۆمار تەنها لە ڕێی دیموکراتیەوە دەبێت و لە ڕێ ئەوەی خەڵک خۆیان فەرمانڕەوای خۆیان بن. هەر بۆیەش 6 لایەن پێکەوە کۆ دەبنەوە نەخشەی ئابووری خۆیان و نەخشە ڕێگەکانی تریان تەواو دەکەن. ئەو جا کاتی ئەوە دێت بڕیار لە ئەکاندید بدرێت بۆ هەڵبژاردنەکەی ئەم ساڵ. کاکشوان وەکو جەنابی شداگاداری لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کۆبوونەوەی تایبەتی خۆیان کردووە بە شوێنەوەدان کە کاندیدێکی هاوبەشیان هەبێت بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کە لە مانگی 6دا دەکرێت، بەڵام
کورد لەو کۆبوونەوەیەدا بەشدار نییە لە کاتێکە دەنگی کورد لە تورکیادا پێدەچێت یەکلاکەرەوە بێ بە تایبەتی ماگە بڕوانینە هەڵبژاردننی شارەوانی پێشتر کە کرا و ئەکرەم ئیمامۆغڵو بووە سەرۆکی شارەوانی ئەستەمبول لەگەڵ یەکەمی هەڵبژاردندا تەنها نزیکەی 8,000 دەنگێک جیاوازیە بوو لەگەڵ کاندیدەکەی ئاکەپەدا بەڵام لەگەڵ ڕیدووەمە جیاوازیەکە گەیشتە زیاتر لە 800,000 دەنگ. جەهەبە بۆ خۆشی دەڵێ بەشداری کورد وای کرد ئەو جیاوازیە دروست بێ ئەی بۆ ئێستا کورد بەشدار نییە تایدا زیاتر لە هۆکارێکی هۆکاری یەکەم ئەوەی کە پێڵێن مێزی شەشی یا ئەو شەش پارتەی کە بە ناوی بەرەیەکیان پێگەێناوە بە کورتی باسکەم سێ بەرە هەیە بەرەی حکوومەت بەرەی شەش کەسی و بەرەی هەدەف و چەپەکان ئەو بەرەی شەش حیزبیە ببوورە شەش حیزبەکە لە تێکەڵەیەک لە حیزبی ئیسلامی و پارێزگار و چەپ و ئەوانە پێک هاتووە لەسەر هەموو خاڵەکان ڕێک نین لە لای چکەش لەوە ئەترسن کە بەرەی دەسەڵاتدار بەشداری پێکردنی هەدەف لەگەڵ شەش پارتەکەیە بەکار بێنێ وەکو پروپاگاندا لەژێر ناوی تیرۆر و دەنگدەرە قەومیەکان نەتەوەیەکان لە دەوری خۆی کۆبکاتەوە بەڵام زۆرێک لە توێژەرە تورکەکان پێیان وایە کە لە دیوە شاراوەکەیە ئەم بەرەی شەش زائیدیەکە واتە بەرەی شەش حیزبەکەیە زائید هەدەف وەک جەنابیشت باست کرد هەدەف ئەو قورساییە کە سەنگی تەرازوەکە ئەتوانێت بەلایەکە دابشێنێ و ئەمە زۆر گرنگە کە هەر لەبەر ئەوەشە کە هەوڵیان داوە بێبیدەنە دادگا و حیزبەکە دابخەن هەتا ئێستا هەموو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئاماژە بەوە دەکەن کە پێویستە کاندیدێکی یەکگرتوو هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی کاندیدی ئاکەپە کە ڕەجەب تەیب ئەردۆغانە هەتا ئێستا بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەتا ئێستا کاندیدەکەی خۆیانیان دەستنیشان نەکردووە پێ دوایە بگەنە ئەوەی کاندیدێکی هاوبەشیانە بێ بەدڵنیایەوە بە بڕای من دەگەنەوە ئەگەر چی لە سیستەمی حیزبی هەڵبژاردننی تورکیا پارتە سیاسیەکان کاک بڵێن ئەگەر چی سێ بەرە هەیە بەڵام هەر پارتەی سیاسی دەنگدەری خۆی هەیە یعنی هەر پارتەی سیاسی لە هەڵبژاردەکانە دەنگی خۆی دێنێ دوایی ئەم دەنگانە بەیەکەوە بەرەکان کۆی دەکەنەوە و لەوەیە ئەنجامەکان دەرەکەوێت بە بڕای من دەستێوەردانی دادگایە بەکارێنانی دادگا بۆ ئەوەی کە سزای زیندانی بەسەر ئەکرەمی ئیمامۆغڵوە بسەبێنێ جۆرێکە لە لێدانی ئەو کاندیدە بەهێزەی کە پێشتر وەکو باست کرد شارەوانی ئەستەمبول بردەوە و هەدەف ڕایگەیاندووە کە ئەوان پشتیوانی کەمال کلیکجات ئۆغڵو سکرتێری گشتی پارتی کۆماری گەلی کۆماری دەکەن ئەگەر چی کەمال کلیکجات ئۆغڵو لە ینی پاشخانەکەی عەلەویە بەڵام پێچێ ئەو پشتیوانی هەدەف کەوتم لە 113 دەنگەکانی هەیە کەمال کلیکجات ئۆغڵوی هان دابێ بۆ ئەوی کە ڕەنگە لە داهاتووە ئەو هەندی ئاماژەی داوە کە ئەو وەکو پرسیارە سەرێکیەکە لێرەدا ئەوەیە چ متمانەیەک هەیە بۆ کورد کلیژدار ئۆغڵو بێ یا هەر کەسێکیکە بێ هەمان ئەو سیاسەتانەی حکوومەتەکانی پێشوو بەرامبەر بە کورد دووبارە نەکەنەوە زۆر بە کورتی تکایە هیچ متمانەیەکی کۆنکرێت نییە بەڵام شەش پارتە سیاسیەکە ئەوەی مێزی شەشی ئەوە هەندێک پێشنیاریان ڕاگەیاندووە کە ئەوان ئەگەر بیبەنەوە دەستورە گۆڕن ڕێژەی بربەستی بەشداری لە هەڵبژاردنەکاندا بەزێن بۆ لە 103 و سیستەمی سەرۆکایەتی دەکەنەوە بە سیستەمی پەرلەمانی و هەندێ ئازادیە مەدەنیەکان و ئازادی ژنان و پیادا چوونەوەی سیستەمی پەروەردە و دادگای سەربەخۆ ئەوانە ڕەنگە کورد لەمەیە ئەگەر ڕاستە و خۆش نەبێ ناڕاستە و خۆ سوودمەند بێ بەڵام ئەمێنێتەوە ئەوەی کە هێزی بناغی هێزی هەدەفە بەڕای من بە ئاسانی لە ناو ناچێت. بەڵێ کاکشوان زۆر سپاس دەکەم بۆ بەشداریەکەت سپاس و پێزانین بۆ ئێوەی ئازیز و تا هەفتەی ئایندە لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون.
دبێژێ نوچەیە خۆش ئەوە دەما نوچەنە بن مخابل بەرنەما ئیرۆ بن نوچەیەکی نەخۆش دەست پێ بکن دەما کارمەندین هاوارچۆنێ لێ دەڤەرە سۆنومەیە ویلایەتە فلۆریدا دەبێژن هەوڵێن وان سەر نەکەتن ji بۆ ڕزگارکردنا خانمێکە 43 ساڵی دو ئۆتۆمبیلا خوادا بن ئاڤ بوو ji ئەنجامی لەهین بەری چەند ڕۆژان بکێمی یان بکێمی هەڤدە کەس لە کالیفۆرنیا مرن ji دەمێ بارانên بۆش دەست پێ کری لە دەست پێ کا vê salê û bûna sedemên lehiyan jî bi vê çendê em tên dawiya bernama îro ya Kurt Connection heta sibehî digînek her şad û bextewar bin û silav û rêzîn min dexîlê şemû ji bo we diyarî. Xweda hafiz.